بەڵێ بە ئەرسڵاو دەبێ ئەم کاتت باش ئەم کاتەی تەواوی بینەران باش دیارە جموجوڵەکانی داعش لە ناوچەکانی کەرکووک بەگشتی لە ڕابردوشدا بوونی هەبووە و لە ماوەی ڕابردوشدا بە تەواوەتی جارێکی دیکاس بە جموجوڵەکانی داعش دەکرێتەوە لەو نێوەندەشدا شەوی ڕابردوو چەکدارانی داعش یان ببورن من گوێم لە دەنگی خۆمە بێتەوە گەراوکارانم هاوکارم بن بەڵێ گەراوکارانم هاوکاری نەبەستمەدات یان نێرمان بکەن سەبارەت بەوەی کە کێشەیەکی هەڵە دەنگی خۆم بۆ دەگەڕێتەوە. بەڵێ چەکدارانی داعش لە درەنگانی شەوی ڕابردوو چوونەتە گوندێکی نزیک ناحیەی پردێ ئەوش گوندی شانشینە بێگومان ئەو کەسانە چەند چەکدارێک بوون ژمارەیان 7 کەس بووە و هاوڵاتیانی گوندەکە و دانیشتوانی گوندەکە گومانیان لەوە کردووە کە چەکداری داعش بوون و دواتر هێزانامنیەکانیان ئاگادار کردوێتەوە. هێزانامنیەکانیش چوونەتە شوێنی یان چوونەتە گوندەکە و لێکۆڵینەوەیان دەست پێ کردووە هەڵبەت پێشگەشتنی هێزانامنیەکانە و چەکدارانە بەرەو گوندەکانی دیکە هەڵهاتوون. لە ماوەی ڕابردوودا لەو ناوچانە بەگشتی جموجوڵی چەکدارانی داعش بەدی کراوە هەڵبەت لە ماوەی ڕابردووشەوە کاماژەم پێدا لە دەوروبەری کەرکووک بەگشتی نەک بە تەنها لە ناحیەی پردێ هەست بە جموجوڵی چەکدارانی داعش کراوە هاوکات ئەو جموجوڵەی چەکدارانی داعش لە ناحیەی لەیلان بوونی هەبووە و هاوکات لە قەزای داقوق و قەزای دووبز و هەروە ناحیەی پردێش هەست بە جموجوڵی چەکدارانی داعش کراوە چەند جارێک هێزانامنیەکانیش ئۆپەراسیۆنیان ئەنجامداوە لەو نێوەندەشدا هەفتەی ڕابردوو بە ئامان شێوە لە قەزای داقوق هێزانامنیەکان ئۆپەراسیۆنێکیان ئەنجامداوە بەپێی ڕاگەیاندنی چەکداری داعش لەو ناوچەیە بکوژن و هاوکات ئەم جموجوڵانە وای کردووە کە هێزانامنیەکان بەگشتی بکەونە حاڵەتێکی ئامادەباشی و بەبەردەوام چاویان لە سنوورەکان بێت نەک چەکدارانی داعش بێنە ئەو ناوچانە. ئەم جموجوڵانە لە دوای 16 ئۆکتۆبەری ساڵی ڕابردووە بەگشتی دەستی پێ کردووە. بەڵێ دێمەوە لایەوە بەڵێ نەبەست